بە پشتیوانی خوا ئەمڕۆژ باسی دوعایەت لە دوعاکانی خۆشەویستی خوا دەکەین صلی الله عليه وسلم کە پەنای گرتووە بە خوای گەورە لە پێنج شت. خوای لەم پێنج شتە بمپارێزی، لە زەرەر و زیان و شەڕی ئەم پێنج شتە بمپارێزی. ئەمە سونەتێکە بۆ ئێمەش ئەم دوعایانە بەردەوام بکەین. لە حەدیثێکی صحیح داهاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو اللهم إني أعوذ بك من جار السوء. خوای گیان پەنات پێ دەگرم بمپارێزە لە شەڕ و لە خراپەی دراوسەی خراپ. ئەو دراوسەی کە خراپە کاتی خۆی ئێمە کە گەنج بووین مناڵ بووین زۆر جار بە تەمەنەکان دەیانوت ئەگەر دراوسێت خراپ بوو زۆر خراپە، زۆر جار گاڵتەمان پێداهات با دراوسێ خراپێ چی زەرەرێکی بۆ من هەیە. بەڵام من خۆم بە چاوی خۆم ئەو شتانەم بینی و بیستمان کە دراوسەی خراپ چی زەرەر و زیانێکمان پێ دەگەێنێ. ئەوەی دراوسەکەی خراپ نەبێ ئەڵێ دراوسەی خراپ چییە؟ بەس ئەوەی کە دراوسەکەی خراپ بێ یا دراوسەی خراپی بینی بێ لەم حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە تەواوەتی تێگات. خوای پەنا دەگرم بە تۆ لە دراوسەی خراپ. لە چی؟ لە شەڕی، لە خراپەکاری. ئەگەر ئینسان زەرەر و زیانی بۆ دراوسەکەی هەبوو ئازاری دراوسەکەی خۆیدا دەبێ پەنا بگری بە خوای گەورە لە شەڕی ئەو ئینسانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر دراوسەکانت وتیان تۆ چاکی ئەوە تۆ چاکی، ئەگەر ئەوانش بڵێن خراپی بێگومان تۆ خراپی. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێک هەیە ئەم ئافرەتە شەوان شەو نوێژ دەکات، بە ڕۆژیش ڕۆژی سونەت دەگرێت، خێر و سەدەقەیەکی زۆریش دەکات. ئەمە مواسەفاتێکی گەورەیە. شەو نوێژی زۆر لەگەڵ ئەوەیشا تۆ خێر و سەدەقەیەکی زۆر بکەی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرموو مادەم شەو نوێژ دەکات مادەم ڕۆژووی سونەتی زۆرە تەواو چی دەکات لەگەڵ دراوسێ با بیکە. فەرمی لا خەیرە فیها هی من ئەهلی النار. ئەو ئافرەتەی کە ئێوە باسی دەکەن شەو نوێژی هەیە، ڕۆژووی سونەتی هەیە جگە لە فەرزەکان و لەگەڵ ئەوەشدا تەماشا دەکەی خێر و سەدەقە دەکا و یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریش دەدات. بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتە هیچ خێرێکی تێدا نییە، ئەهلی ئاگرە. کەواتە ئەگەر دراوسێکت عەزێت بدەی تۆ ئەهلی ئاگری، با شەو نوێژ بکەی، با ڕۆژی سونەت بگری، با مانگی ڕەمەزان بگری، دراوسێ عەزێتی بدەی هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمی تۆ. کەواتە ئازاردانی دراوسێ یەکێکە لە تاوانە گەورەکان. ئینسان مستحقی عەزابی خوا دەکات. کێ پێخۆشە بڕاتە ناو ئاگرەوە؟ خۆلوانێ زۆرێک لە ئێمە بەقەت ئەم ئافرەتەمان پێ نەکرێ، ڕۆژی سونەتمان نەبێ، تەنها فەرزەکان بێ، نوێژی شەو نوێژمان نەبێ، تەنها فەرزەکان بێ، لەوانەی خێر و سەدەقەشمان زۆر نەبێ، ئازێتی دراوسەکانمان بدەین بێگومان هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمی ئێمە. کەواتە ئاگادار بە ئازێدانی دراوسێ تەنها بە ئەوە نابێ بچی قسەی جوێنی پێ بدەی. خەڵکیەکەی ئەمڕۆ مراقەبەی دراوسەکانی دەکا، ئەوە ئازاردانی دراوسەیە. لە ترسی دراوسەکەت ناوێری شتێ بێنێتەوە بە ماڵ، شتێ دەکڕیە بێ سەعات 2 شەو دایگری، چونکە دراوسەکەت باش نییە، مراقەبەتەکە، چاودێریت ئەکات. ئەمە ئازاردانی دراوسەیە. مراقەبەی بکەی، چاودێری بکەی، بزانم چێکا بەردەوام کە دەرگا ئەتەوێت سیارەکەت بوەستێنی دەرگاکە تۆزێکی ئەکاتەوە سیرتەکە، بزانم خەریکی چیە بۆچی دەڕوات، یاخود لە کامیرەوە سیرتەکە، کامیرە بەرامبەر ماڵەکەت داناوە، یاخود لە سەربانەکە و مراقەبەت دەکات. ئەمە دراوسەی خراپە. پەنا ئەگرین بە خوای گەورە لەم جۆرە دراوسەیانە و ئەمانە هۆکارێکن بۆ چوونە جەهەنەم. بە تایبەتی ئافرەتان زۆر دەبێ ئاگایان لە خۆیان بێت. نەڵێ تۆ هەر بڵێ من بەهەشتیم، بە قسەی تۆ نابی خۆ خوای گەورە بە قسەی تۆ ناکە خەڵک هاتە بەهەشت و جەهەنەمەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەو ئافرەتە ئەهلی ئاگرە لەبەر ئەوەی بە زمانی تؤذی
جیرانها بلیسانیا تەنها بە زمانی عازێتی دراوسەکانیەدا. ئەی ئەگەر کەسێک بەدەستی عازێتی دراوسێ بدە بە زمانی عازێتی دراوسێ بدە بێگومان ئەوە تاوانەکەی گەورەترە و عقوبەکەیشی سەختترە. بۆیە پەنا دەگرین بەخوای گەورە لە دراوسەی خراپ، چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح مسلمدا لا يدخل الجنة من لا يأمن جاره بوائقه، ناڕواتە بەهەشتەوە ئەو کەسەی دراوسەکەی لە شەڕی ئەمین نەبێت. واتە ئەگەر کەسێک دراوسەکەی لە شەڕی ئەمین نەبوو ناڕواتە بەهەشتەوە. مراقبەی دەکات، چاودێری دەکات. بۆیە بە ژنەکانتان بە دایکتان بە کەستان بڵێن مراقبەی دراوسێ مەکە، چی دێنێ چی نایەنێ، خۆی پارەی گیرفانی تۆ نیتوە قچێ بەسەریەوە، لە گیرفانی تۆ کڕیوێتی، لە میراتی تۆ کڕیوێتی، حەقت چێ بەسەریەوە، چی ئەکڕێ چی ناکڕێ، یاخوا پیرۆزی بێ، تۆش ئازابە بیکڕە بۆ خۆت. بۆ ڕاستی نابی کەس مراقبەی تۆ بکە، ئەبێ خۆت مراقبەی هەموو خەڵکی بکەی. ئەو کەسانی مراقبەی خەڵکی ئەکەن بە چاویان بە لاشەیان بە زمانیان عەزێتی دراوسێ ئەدەن، هەڕەشەی جەهەنەمیان لێکرا و ئەهلی ئاگریشن ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بۆ لای خوا. ئەمە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم پەنای دەگرت بەخوای گەورە دراوسەی خراپ. ئێمەش دەڵێن خوای گیان لە دراوسەی خراپ بمان پارێزی، چونکە کاتێ دراوسەکەت خراپ بوو خانووەکەشت پارە ناکە، خانووەکەشت خەڵ ناوێرێ بیکڕێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعایەتری دەکرد، دوعای دووەم دەیفەرموو ومن زوج تشيبني قبل المشيب. خوای گیان پەنا دەگرم بە تۆ لە ئافرەتێک لە خێزانێک لە ژنێک پیرم بکا پێش ئەوەی پیر بم، بە خەم و خەفەت پیرم بکات. خوای پەنا دەگرم بە تۆ لە ژنێک ئەوەندە خراپ بێ لەگەڵمدا پیرم بکا پێش پیربوونم، ئەوەندەم خەم و خەفەت و زخاو بداتی. کەواتە ئینسان دەبێ پەنا بگرێ بەخوای گەورە لە ئافرەتی خراپ، لە ژنی خراپ، و ئافرەتانیش پەنا بگرن بەخوای گەورە لە پیاوی خراپ. بۆیە بەڕێزم گرنگ ئەوە نییە تۆ ژن بێنی، گرنگ ئەوەیە کێ دەهێنیت، ئەوە گرنگە. گرنگ ئەوەیە لەگەڵ کێدا هاوسەرگیری دەکەی. تەنها ئەوە شەرت نییە وەڵا کاکە باوکی پیاوێ چاکە، دایکی ئافرەتێ چاکە، ئەو کیفایەت نییە. بەڕێزم ئێمە هەمومان خوشک و برامان هەیە. ئەگەر دە برابین یەک برایەکمان تەبیعەتی لێک ناکە، بۆیە نابێ قیاسی من لەسەر برایەکی ترم بکەی، براکە لەسەر من بکەی، نابێت. چونکە هەر برایەک و تەبیعەتی جیاوازی خۆی هەیە، هەر خوشکێک تەبیعەتێکی هەیە. ئەم خوشکە دەرەجەیەکە و دەرەجە سفریش نییە. تەماشاکە نەفەرێک پێنج شەش برایە، هەر برایەکی ئەڵێی تەبیعەتێکی وەڵێ خزمی یەکتریش نین، هەر یەکتریش ناناس. واقعیە. کەواتە ئەو کەسێک کە دەهێنی ئەوە گرنگە، ئەوە کەسێکی چۆنە. بەپی خوشکەکەی قیاسی مەکە، بەپی دایک و باوکی چاکە گرنگە، هەموو کەسی چاک بێ گرنگە. بەڵام جاری وای دایک و باوکی خراپن بەس خۆی دەرەجەیەکە، جاری وای دایک و باوکی چاکن خۆی خراپە. بۆیە عەشایری ژن مێهێنن، مادەم تەواو کچی فڵان کەسە تەواو، ئەخر قەینا بەس کێڵێ وەکو باوکی وایە، کێڵێ وەکو دایکی دەرەچێ. تەبیعەتی براکان جیاوازن، خوشکەکان جیاوازن، بێگومان دایک و باوکیش لەگەڵ مناڵەکانە تەبیعەتیان جیاوازە. کەواتە ئاگادار بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو خوایە پەنا دەگرم بە تۆ لە ئافرەتێک ئەوەندە خراپ بێ لەگەڵمدا، ئەوەندەم ئازار بدا، پیرم بکا پێش ئەوەی پیر بم. ئافرەتی باش کێیە؟ پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئافرەتی باش ئەم کەسانەیە، ئەمە ئافرەتی باش. بۆیە بە شەرتی قڕ ژن مێنە، دوایی دەبێتە قڕێک و لە کۆڵت نابێتم. بە شەرتی قڕ شومەکە، دوایی دەبێتە قڕێک و ئەچێ بەسەرتا. بۆ خۆت بە بیرباوەڕی خۆت ژن بێنە، بە قسەی خەڵکیش بکە، بەڵام بە فکرەی باو باپیری ئێمە ژن مەهێنە. مادەم خزمە خزمە، ئەبێ خزم بێنی، نابێ بێگانە بێنی، ئەبێ فڵان کەس بێنی، ئیلا فڵان کەس، کاکەم فڵان کەسم ناوێت، تاو خۆ بە زۆر نییە. ئەبێ ئەو فکرەی واز لێ بێنین. مام حاجیکیان کچەکەت بە زۆر بە شومەدا، کوڕەکەت بە زۆر ژنی بۆ مەهێنە. بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکدا دەژین، ئەوانەی کە تەمەنێکیان هەیە، بە تایبەتی ئەوانەی کە پێش 2000 ژنیان هێناوە زیاتر، کێتان ژنتان بەخۆشی هێناوە؟ دەگمەنە. کێتان بەخۆشی شوتان کرد خوشکەکانم؟ زۆر زەحمەتە. ئیلا ئەبێ خەم و خەفەتیان بدا پێیە، بە ناڕەحەتی بە ئێش و ئازار ژنتە هێنا، بە ئازار و شوویە کرد. لەبەرچی لەبەرەوە فکرێک لە مێشکمانەیە دەرناچێ. بەڵام ئەلحەمدولillah ئێستا تۆزێ باشتر بووە،
پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کاتێک کە سەیری دەکەی هەر بە تەماشاکردنە دڵت خۆشە بێ، دڵت ئەکرێتەوە. ئەی لە خوا بەزێ سپاس بۆ تۆ خوایە، ئەمە خێزانی منە، دڵت پێی خۆشە و دڵت پێی ئەکرێتەوە. تەماشاکەی زۆر دڵت پێی خۆشە، ئەمە باشترین ئافرەتە کە مێردەکەی دڵی پێی خۆشە کە تەماشای دەکا. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ یەکێتر لە صیفەتەکانی ئافرەتی باش چییە؟ فەرمووی وە کاتێکیش کە فەرمانی پێ دەکەی یەکسەر جێبەجێ دەکات، یەکسەر فەرمانەکە جێبەجێ دەکات بەسەر چاو. مێردەکەی ئەڵێ ئەوم بۆ بکە، ئەڵێ بە چاوان، ئەوە بکە بە چاوان، ئەوە بکە بەسەر چاو. ئەمە ئافرەتی باش. بۆیە کاتێ ئافرەتێ دەهێنی بزانە ئافرەتەکە عیناد نییە. ئەگەر ئافرەتێ ڕێز و حورمەتی تایبەتین بۆ خوشکە بە ڕێزەکانێ، ئافرەتێ دەمەوەر بێ، ئافرەتێ تەمبەڵ بێ، ئافرەتێ عیناد و ئینکار بێ، ئیسفادەی لێ ناکی، دڵنیا بە ئیسفادەی لێ ناکی ئیلا مەگە تەبیعەتی خۆی بگۆڕێ. ئافرەتێ حەزی بە زۆر شتە، پیاوەکەی دەڵێ مێک ئەڵێ بەسەر چاو، تەواو. هەیشە ئەڵێ ئەوە مەکە، ئەڵێ بەخاوەڕە ماڵ باوک، تەواو. چکە عینادە ناتوانێت بە قسەی تۆ بکە. بۆیە ئافرەت کە خراپ بوو ئەبێ پەنا بگری بەخوای گەورە لە شەڕەکەی. بۆیە بزانە کێ دەهێنی، گرنگ بنە ماڵەکە گرنگە، بەڵام گرنگ ئەو شەخسەیە کە تۆ زەواجی لەگەڵاکەی لە هەمووی گرنگترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوایە پەنا دەگرم بە تۆ لە ئافرەتێک لە ژنێک پیرم بکا پێش ئەوی پیر بم. واتە ئافرەتی خراپ، ئافرەتی شێ دنیای کردێتە بەهەشت بۆ پیاوەکی، ئافرەتی شێ دنیا کردێتە دۆزەخ بۆ پیاوەکەی، پیاوی شێ بە هەمان شێوە دنیای کردێتە بەهەشتێک بۆ خێزانەکەی یا کردێتی بە دۆزەخێک، هەردووکی هەیە. بۆیە پەنا بگرن بەخوای گەورە لە ژنی خراپ لە پیاوی خراپ. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دوعای دەکرد دەیفەرموو خوایە گیان پەنا دەگرم بە تۆ لە کێ؟ ومن ولد يكون علي ربا، خوایە بمپارێزی لە مناڵێک کە ببێتە دەمسپی و گەورەی من، خوایە مناڵێکم پێ نەبەخشی کە ببێتە گەورەی من و دەمسپی من. ئێستا بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵە منداڵێک پەیدا بووە، منداڵی جاران بەو شێوەیە نەبوو. یعنی بیرکەرەوە زۆرێکمان بیرمان دێ تەماشاکەین لەوانەیە هەتا ئێستا بەرامبەر باوکمان جارێک نەوەستا بێتین بەرامبەر دایکمان، بەڵام مناڵی ئەمڕۆ زۆربەیان بەرامبەر دایک و باوکیان دەوەستن. باوەڕم پێیەکەی لەوانەیە ئێستا هەندێک کەس ئەڵێ ئەوە منم، چەندها دایک و باوکیان ماستا بۆ مناڵەکەیانەکەن، بۆی مناڵەکەیان قسەیان پێ نەکات، جوێنیان پێ نەدا. ئەوە کارە ساتە. ومن ولد يكون علي ربا، ئێ باشە باوک و دایک دەمسپین، بەڵام خوایە پەناگرم بە تۆ لە مناڵە بێتە دەمسپی من. بەخوا ناوێرە بەرامبەری ئەڵێ ناوێرم بڵێم ڕۆڵە ئەوە بۆ ئەوکێەوە بۆ ناکەی، یەکسەر چێتە گژمە. یعنی کاتێک قسە لەگەڵ دایک و باوکی ئاکا و ئەزانی لەگەڵ خوشک و برا بچووکانیان قسە ئەکا. ئەمە بۆتە گەورە و دەمسپی دایکەکان باوکەکان. بۆیە بڵێ خوایە گیان منداڵێکم نەدەیتێ، بمپارێزی لە شەڕ و خراپەی منداڵێک کە ببێتە دەمسپی و گەورەی من کە لێی بترسم. تەماشا دەکەی ئەترسێ، ماستاو بۆ منداڵەکەی ئەکا بۆی مناڵەکەی قسەی پێ نەکات. دایکی ئەڵێ ڕۆڵە ئەو گڵاسەلادا ئەچێتە کژی دایکە، لەسەر پارەیەک لەسەر شتێکی بەسیت قسە بە باوکێکا، وەڵا لەگەڵ باوکما بەینم نییە، ئەی خوای گەورە مناڵی وەک تۆ بە کەس نەدا. بەس غەیری خەم و خەفەت تۆ چی سوودێکت بۆ دایک و باوک تێ؟ بەس پێم بڵێ وەڵا ئەگە باوکما بەینم نییە، لەسەر پارە لەسەر تەماح. خوای مناڵی ئەوە بە هیچ کەسێک نەدە یا ڕەب العالەمین. ئیسماعیل پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە ئیبراهیم عەلەیه السەڵات وەسەلام فەرمی خوای گەورە فەرمانی پێم کردووە لە خەومدا کە سەرت بڕم، سەرت بڕم. ئەیش فەرمی یا ئابەتی افعل ما تؤمر ستجدوني إن شاء الله من الصابرين. باوک جان ئەوەی کە فەرمانت پێکراوە جێبەجێی کە من دەبینی بە ئیزنی خوا زۆر خۆڕاگر دەبم لە ژێر ئێش و ئازاری چەقۆدا. ئەمە مناڵی ساڵحە، نە ئینکاری کرد، نە تووڕە بوو، نە سەرپێچیشی کرد. مناڵی چاک ئاوا دەبێت، سەرپێچی باوکی نەکرد، خەوێکت بینێ باوکیان کەیفی خۆتە. ئێستا وەرە مناڵی ئەمڕۆ پێ بڵێ بەس پێی بڵێ لە مەکتەب دەرتەکەم بزانە چیت بەسەرا دێنێ، نەکەوەی کە بڵێ سەرتە بڕم. پەنا بەخوا کە ئیسماعیل کردی سەلامی خوا لەسەر لەگەڵ ئیبراهیمدا، هەر بە مناڵەکە جارێ شتێکی بەسیت ئەڵێ خەڵکە زانم
قسەیەکی بە مناڵەکەی کردو مناڵەکەی خۆی خنکانەوە خۆی کوشتووە خۆی سووتانەوە بۆیە مناڵی خراپ ئەبێ پەنا بگرین بەخوای گەورە لە مناڵێک خوایە مناڵێکمان نەدەیتێ کە ببێتە دەمسپی و گەورەمان نەوێرین بەرامبەری نەسیحەت و ئامۆژگاریەکی بکەین نەوێرین بەرامبەری بوەستین جاران باوکمان کە سوکارمان لێمانیانەدا عەزێتمانیاندا ئاسایی بوو بەلامانەوە ئێستا مناڵ تەماشا دەکەی بۆ جارە وەکو جاران نەماوە بەهۆی ئەم وەسائیلە فەسادانەوە بەهۆی ئەم درامایانە و بەهۆی ئەم هەموو شتە خراپە و مناڵ فێری خراپەکاری بووە حساب بۆ دایک و باوکی ناکات زۆربەی بەرامبەر دایک و باوکی دەوەستەیە ئەمە دوعای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لەو سەردەما فەرمووی ئەمڕۆ بێگومان وایە کوارە سەردەمی ئێمە باو باپیری ئێمەدا بەم شێوەی بەڕێزی بەرامبەر دایک و باوکە کرا نەبوو ئەمڕۆ مناڵ حساب بۆ دایک و باوکی ناکە زۆربەیان بە تایبەتی ئەوانەی کە تازە پێگەن و هەرزەکارن ئیلا مەگەر کەمێکیانە بێ خوا ڕەحمی لێیان کردبێ چونکە حەزەکە شتێ بە مناڵەکەی بڵێ ناوێرێ کەواتە مناڵەکە بۆ دەدەم سپی خوای پەناگرین بە تۆ لەو مناڵانە یا ڕەب العالمین بمان پارێزی مناڵی ئەوەمان نەدەیتێ خوای گیانە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بێ ئاخرمان بەخێر بگێڕی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دعای دەکرد دەیفەرموو خوایان بمپارێزی لە چی ومن مال يكون علي عذابا خوای بمپارێزی لە ماڵێک کە سەبەب و هۆکار بێ بۆ عەذاب و ئازاری من ئازاردانی چۆن دەبێ لە دنیادا ماڵ چۆن عەزێتی ئینسانەدات خوای گیان ماڵێکم نەدەیتێ بمپارێزی لە سەروەت و سامانێک ببێتە ئێش و ئازار و عەزێت و مەینەتی بۆ من خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا کەسانێکی خوا ماڵی پێیان بەخشیوە دەوڵەمەنن بەڵام بەو ماڵ و سەرۆت و سامانە عەزابیانەدا بۆتە عەزابێک بۆتە ناڕەحەتی و ئێش و ئازارێک بۆیان تەماشاکەی بەهۆی ئەوە خوایان لەبیر چووە بەهۆی ماڵ و سەرۆت و سامان و خوای لەبیر چووە ئەمە گەورەترین ئازارە ئەمە گەورەترین عەزابە کە ئینسان خوای لەبیر بچێ نسوا الله فنسيه خوای گەورە دەفەرمێ ئەوان خوایان لەبیر چووە خوای گەورەش ئەوانی لەبیر کردووە واتە وازی لێیان هێناوە ئەمە گەورەترین عەزاب نییە کە ئینسان خوای گەورە ئیهمالی بکە ئەوەیە خۆشەویستی خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایە پەنا دەگرم بە تۆ لە ماڵێک ببێتە هۆی ئازاری دنیام تەماشا ئەکەی کەسانێکی خوا ماڵی پێیان بەخشیوە دەوڵەمەنن نە خەویان خەوە نە ئیسراحەتیان ئیسراحەتە نە ژیانیان هەیە تەماشاکەی بەردەوام خەم و خەفەت ناڕەحەتی بۆچی لەبەر چی لە پێناو چیدا مسلمانێک گوتی چوومە لای دەوڵەمەنێک وتی ئاخ و ئۆفی هەڵە کێشا ئەوە دووسێ کوڕی کوژراوە جوملەچێ گەورەیە وتی پێم وت ڕەحمەتی خوات لێبێ بۆ خەم و خەفەتباری چی ڕووی داوە کێت مردووە وتی هیچ کەسم نەمردووە لە هێندستان بای 300 دەفتەر ئەشیام کڕی و تاخیر بووە 300 دەفتەر خەریکە مێشکمە تەقێ وتی تەماشام کرد سوێن بەخوا دانیشتووە بە مانگی هەشت بەو گەرمایە لە مانگی هەشتا دانیشتووە لە دوکانەکەی خۆی دابای 300 دەفتەر بەس لە هێندستان ئەشیای کڕیوە وتی تەماشام کرد بەو گەرمای نیوەڕۆوە ئێمە کوڕی فەقیر قۆزی و کەباب بخۆین خەریکە پسکیت و ئاوە خوا پسکیت و ئاو ئەمە عەزاب نییە وتم کاک فڵان کەس ئەمە چییە موالێت 86 ئەوە نییە بڵێ تەمەنێکی گەورە هەبێ باسی 6 ساڵەوە پێشی شەکەم پێشەم قەیرانە ئەوە چیە کاکە ئەوە تۆ پسکیت و ئاوە خۆی وتی کاکە وەڵڵی وەکو ئێوە خواردن بخۆم لە برسان برم بەخوا ئیفلاس دێنم من نەکوێتوانم ڕۆژێک کەباب و قۆزی بخۆم ئیفلاس دێنم ئەمە عەزاب نییە ئەمە عەزابە خەوی نەماوە هەتا بەیانی خەوی پێ ناکەوێ ناڕەحەتە ئێش و ئازاری هەیە ئەمە عەزابە کە بەڕاستی حەسوودی بە خەو و خواردنی فەقیر و هەژارەکانە بن زۆرێکیان جۆم لە دەوڵەمەند بۆ دیتی وەڵڵی فڵان کەس کاک فڵان کەس تۆ پێکەنی حەسوودیت پێ بم والله هەموو مانگە 3 دەفتەر کرێ دوکان و کرێخان و وەرەگرم نازانم خۆشی و شادی چییە ئەمە عەزابە ئینسان ئەوەندەی هەبێ کە پێی بژی هەتا زیاتر بێ زیاتر خەم و خەفەتەکە زیاتەکە زیاتر قوڕەکە زیاتەکە و خەستە دەبێتەوە گیانت
بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایان پەنا دەگرم بە تۆ لە ماڵێک ببێتە عەزاب بۆ دنیام و دەیفەرموو خوایان پەنا دەگرم بە تۆ لە ماڵێک ببێتە عەزاب بۆ من عەزابی قیامەت ئەو ماڵە چۆن نەبێتە عەزاب بۆ من و تۆ ئەگەر هەر کاتێک ئێمە ماڵەکەمان کۆ کردەوە بە حەرام بە غەش و خیانەت بە سوێنی درۆ بە قۆڵبڕین بە فێڵکردن ئەو کاتە ئەو ماڵە دەبێتە عەزابێک بۆ قیامەتمان چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوو حەدیث صحیحدا دەفەرمێ ناڕواتە بەهەشتەوە لا يدخل الجنة جسد غذي بالحرام ناڕاتە بەهەشتەوە هەر لاشەیەک بە حەرام گەورە بوو بێ ئەمە عەزاب نییە ئینسان خۆی لە بەهەشت مەحروم کات بەهۆی حەرام و غەش و خیانەت و فڕوفێڵەوە و پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خۆیان پەنا دەگرم بە تۆ لە ماڵێک ببێتە عەزاب بۆ من كل جسد نبت من سحت فالنار أولى به خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر لاشەیەک بە حەرام گەورە بێ بەس قابلی دۆزەخە بەس قابلی دۆزەخە ئەمە عەزاب نییە بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوای پەنا دەگرم بە تۆ لە ماڵ و سەروەت و سامانێک ببێتە عەزابێک بۆ دنیا و بۆ قیامەتیشم بۆیە ئەو ماڵێک کە کۆت کردوتەوە بە غەش و فڕوفێڵ بە سوێنی درۆ بە حەرام دڵنیا بە هۆکارێکە بۆ عەزابی دنیا و قیامەتت لە بەهەشت مەحرومت دەکا و دەشەخاتە ناو ئاگرەوە کەواتە بۆ مناڵ خۆت خراپ مەکە ئەو میراتەی کە کۆی ئەەکەیتەوە بە حەڵاڵ بێ ئەو میراتەی کە کۆی ئەەکەیتەوە بۆ بووک و زاوا با قیامەتت نەدۆڕێنێ قیامەتت ڕەش نەکات هەموو کاتێ بڵێن خوایە ماڵ و سەرۆت و سامانێک ئەگەر بووە عەزێت و ئازار بۆ دنیا و قیامەتمان خوایە بمان پارێزی هەر کەسێک ماڵەکەی زەکاتەکەی دەرنەکرد ئەو ماڵە عەزابە بە قیامەتی خوایە پەنا دەگرین بە تۆ لە ماڵێک نەتوانین زەکاتەکەی دەربکەین ئەو زەکات دەرنەکردنە ئەبێتە عەزابێک بۆ ناو جەهەنەم دەمانبات پەنا بەخوای گەورە بۆیە ئەو کەسەی بە غەش و خیانەت بە حەرام بە فڕوفێڵ پارە کۆ بکاتەوە یا زەکاتەکەی دەرنەکە ئەو ماڵە عەزابە بۆ دنیا و قیامەتی آخر خاڵ پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایەکیان پەنا دەگرم بە تۆ ومن خليل ماكر عينه تراني وقلبه يرعاني إن رأى حسنة دفنها وإذا رأى سيئة أذاعها خوايا بن باريزي للشر لفروفيلي برادري في الباس برادري في الباس كيه بزانين هر کەسێک ما برادەرەکەمان بەم شێوەیە بوو ئەو برادری فێڵبازە نەک برادری چاک إن رأى حسنة دفنها وإذا رأى سيئة أذاعها هر کاتێک چاکەکانی ئێمەی بینی ئەی شارێت و باسی ناکە هەر کاتێکیش خراپەکانی ئێمەی بینی بڵاوێکاتەوە بۆیە هەر کەسێک برادەرتە خێزانتە مێردتە دراوسێتە شەریکتە هەر کەسێکە ئەگەر چاکەکانی تۆی باس نەکرد و خراپەکانی بەتەنها خراپەی تۆی باس کرد لەناو خەڵکییا بڵاوی کردەوە ئەوە برادری فێڵبازە بڵێ خوایە لە برادری فێڵباز بمپارێزی ئەوەی کە بەردەوام مراقەبەم دەکا بە چاو بە دڵ مراقەبەم دەکا چاکەی بینی وەکو مردوی شارێتەوە خراپەی بینی بڵاوێکاتەوە بۆی حەیات بەرێو ناشرینت کە بۆی هەر ژنێک ئەمە سیفەتەی تیا بوو ئەوە دوژمنە ئەوە ناحەزە خۆشەویستی تۆ نییە هەر پیاوێکیش بەم شێوەیە بوو بە هەمان شێوەیە هەر برادەرێکیش هەر خزمێک چاکەکانی تۆی شاردە و خراپەکانی باس کردی ئەو برادەری فێڵبازە ئێستا کێشەکەمان لەوەدایە زۆرێک لە خەڵکی ئەمە دەیگرێتەوە بۆچی من مەدحی کەسێ دەکەم دەڵێم پیاوێکی چاکە و وایە وایە و 10 دەقە مەدحێکم لە دەقەی 11 ماڵێم پیاوێکی بەس ئەو سیفەتی تایە ئەو 10 دەقەیە باس ناکات چی ئەو دەقەیە باسەکە ئەڵێ فڵان کەس ئاوای پێوتی ناڵێ مەدحی کردی پێشتر بەس دوای بەسەکە باسەکە دوای بەڵامەکە باسەکە بەڵام پێش بەڵامەکە باس ناکە ئەوە کەسی فێڵبازە بەردەوام بڵێ خوایە گیان بمپارێزە لە شەڕی ئەو ئینسانەی بە دڵ و بە چاو مراقەبەم دەکات چاکەکانم دەشارێتەوە خراپەکانیشم باس دەکات تەنها بۆ ناشرینکردنی من
هەر کەسێک ئاوا بوو ئەمە فێڵبازە، ئینسانێکی خائین و ناپاکە، ئەبێ لی دوورکەویتەوە، چونکە چاکەی تۆ باس ناکە و خراپەی تۆ باسەکە. مەبەستیشی ناشرینکردنی تۆیە و هیچ شتێکی تر نییە. بۆی ئاگادار بین بە هەموو کاتێ بڵێن خوایە گیان پەنا دەگرین بە تۆ لەم کەسە خراپانە، لە شەڕ و خراپەی دراوسەی خراپ، برادەری خراپ، ژنی خراپ، پیاوی خراپ، ماڵی خراپ، مناڵی خراپ، هەموو کاتێ بڵێن خوایە بمان پارێزی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي خواه جان أماني نخوش نسر جگا كوتون داود وعي خيرك يا ربي خواه الشفاء بدي يا ربي خواه دل خوش يعني كي يا ربي خواه همني وآرامي ولات من بباريزي آخر من بخير بجري خواه جان للشر دراوسي خراب مان پارێزی، خوایان لە شەڕی برادری خراپمان پارێزی، خوایان لە شەڕی ژن و پیاوی خراپمان پارێزی، خزم و برادری خراپمان پارێزی، خوایان ماڵێکمان نەدەیتێ ببێتە عەزاب بۆ دنیا و قیامەتمان، ماڵێکمان بدەیتێ بێتە ڕەحمەتێک بۆ دنیا و قیامەتمان. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.